ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری ئەم بەرنمەی ڕاڤا پرسی شەفافیت و یەکە ئیداریەکانی سلێمانی تا چەند توانیوانە بە ڕۆڵ و ئەرکی خۆیان هەستن و تا چەند لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان خەڵکی پارێزگای سلێمانی سوودمەند بوون. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز میناسامی میناخان ئەندامی انجومنی پارێزگای سلێمانی. میناخان بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم دەرفەتە. میناخان ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەری کەوتین پرسی لا مەرکەزیەت، شەفافیەتی زیاتر، باشترکردنی خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی پارێزگاکان بابەتی جێگەی گفتوگۆیە و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کاتی خوێندنەوەی کارنامەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەداق و بەناس لەناو کارنامەکە هەبوو کە یەکێک لە ئەجنداکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان، زیادکردنی لا مەرکەزیەت و دەستکراوەترکردنی یەکە ئیداریەکان بۆی کە بتوانن بە مەهامی خۆیان باشتر هەستن و پرسی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان بچێتە ئاستێکی باشتر و بابەتی ڕۆتیناتیش کەمتر بکرێتەوە، کارێک بکرێت کە هاوڵاتیان خزمەتگوزاریەکانیان باشتر پێ بگات و هەست بە خۆشگوزەرانی بکەن. پێمان خۆش لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە بەڕێستان ئەندامی انجومنی پارێزگای سلێمانین و لە نزیکەوە ئاگاداریەوەن کە لە ناو پارێزگای سلێمانی لە ناو ئەنجومەنەکان چییە گوزەرێ و پرسی ئەم لامەرکەزیەتە کە زۆر جار لە دەرەوەی سوڵتا لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگا هەندێک لایانی سیاسی ئایان کرد بە کارتی فشار و ئایان کرد بە کارتی موزایەدا بە زۆر لە زۆرەکان پرسی لامەرکەزیەتیان تا ئاستێک گەیاندوو بۆ شوێنێک کە ئەگەر لامەرکەزیەت جێبەجێ بکرێ ئەوە نەتوانن زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بکەن و ڕێگریەکانیان ئەگەڕاندەوە بۆ ئەوەی کە بۆ نمونە ڕۆتیناتی ئیداری هەیە و زیاتر بابەتەکان مەرکەزین و یەکە ئیداریەکان کەمتر ڕۆڵیان پێدراوە لە پارێزگار لە قایمقام و لە مدیرناحیەکان لە بەڕێوەبەرەتیە گشتیەکانەوە تا بەڕێوەبەرەتەکانی خواردتریان. خوێندنەوەی جەنابەت بوو لە دوای 3 ساڵ لە کابینە حکوومەتی هەرێمی کوردستان چی ئەوەی کە ئایا بەڕاستی ئێستا لە هەرێمی کوردستان شتێک بە ڕێژەیەکی باش لە لامەرکەزیەت هەیە لە ئیدارەخۆجیەکان؟ بەڵێ، لە ڕاستیدا ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ساڵانی ڕابردووە کە ئێمە لە 2014 بەڕاستی دەست بەکار بووین، بابەتی لە مەرکەزیەت لە دوای تەشکیلکردنی حکوومەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو مەلەفێک ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرا و دراسەکرا. بەدەر لەو بابەتە ئێمە پێشتر بابەتی لە مەرکەزیەت تەرح نەکرابوو، بەڵام هەندێک لە وەزیرە بەڕێزەکان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک لە دەسەڵاتەکانی خۆیان شۆڕ کردبووەوە و لەو لیجانانەی کە من کارم تیا کرد زیاتر ئەو وەزیرانە ئەو وەزیرە بەڕێزانە دەسەڵاتەکانی خۆیان بەپێی بڕیارێک شۆڕ کردووە بۆ مدیریاتەکان. بەڵام خۆشبەختانە لە دوای تەشکیلکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر سێ لایەنە سیاسەکەی کە بەشدار بوون لە پێکهێنانی ئەو کابینەیە، یەکێک لەو خاڵانەی کە لەسەری ڕێککەوتبوون بابەتی لا مەرکەزیەت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بوو. طبعاً شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بەشێکە لە بابەتی لا مەرکەزیەت نایەمە سەر تاریف و باسەکەی لە ڕووی علمیەوە لەبەرەوەی ئەوە زۆر کاتمان پێویستە. لا مەرکەزیەت ئەوەیە کە یەکە ئیداریەکان خۆیان بتوانن بڕیار لەسەر چارەنووسی لۆکاڵی خۆیان بدەن و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان جۆرێکە لە مەرکەزیەت، بەڵامەوەیە کە تۆ ینی ئەو دەسەڵاتانی کە هەتا خۆت ممارەسەی نایکەی ئەیدەی بە ئەو کەسێک کە لە دوای خۆتەوە دێ لە ڕووی ئیداریەوە. بۆیە کە ئێمە کاتێک کە بابەتی لا مەرکەزیەت هاتە ناو ئەنجومەنی پارێزگاوە، ئەمە ڕێککەوتنی 3 حیزبی سیاسی بوون کە بەشدار بوون لە حکوومەتە و کاری جدی کرا لەسەرەوەی کە ئەو لا مەرکەزیەتە جێبەجێ بکرێت و تەطبیق بکرێت. بابەتی لا مەرکەزیەت بۆچی بوو؟ لەبەرەوەی کە یەکەم پێکاتە جۆغرافیەکانی شارە جیاوجیاکان طبعاً گۆڕانکاری هەیە. هەندێک لەو قەراراتانی کە لە وەزارەتەکان شۆڕەکرایە خوارەوە بۆ نمونە لەسەر بابەتی بنزیخانە بێت یاخۆ لەسەر بابەتی یەکی نیشتە جێبوون بێ، لەوایە لە شارێ بتوانێت ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەی، بەڵام لە شارێکی تر ناتوانانی ڕێنمایی جێبەجێ بکەی. یاخۆت لە کاتێکا کە هاوڵاتیەک لە دهۆکەوە یاخۆت لە سلێمانیەوە معاملەیەکی بوو مەرج نەبوو هەموو کاتێ بگەڕێتەوە بۆ مەرکەز و ئیمکانێتێکی زۆری دارایی سەرف بکات و تەضەخومێک و قەرەباڵغێک لەسەر ئەو وەزارەتانە دروست بکرێت بەبێ ئەوەی کە پێویست بکە.
بۆیە کە ئەو بابەتی لا مرکزیەتە لە کابینەی نوێیان بە زەرورەتێک زانرا بۆ ئەوەی کە ئەم ڕۆتیناتانە کەم بکرێتەوە و زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت. لە دوایەوە ئەنجومەنی پارێزگاکان پرسی لا مرکزیەتیان تەواوتۆ کرد و وردەکارەکەی و شەرحیاتەکەی وەکو پرۆژە یاسایەک ئاراستەی پەرلەمانی کوردستانیان کرد بۆەوەی کە کاری جدیتر و ورتری لەسەر بکرێت. مینا خانەکرێسە بڵێن جۆرێک لە لا مرکزیەت لە ئەنجومەنی پارێزگا و لە پارێزگارەکان هەیە؟ بەڵێ لە ڕاستیدا وەکو ئەرزی جەنابتانم کرد لە دوای ئەوەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل کرا خۆشبەختانە سەرکردایەتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە هەڵگری زیاترین دەنگی پەرلەمانتاران بوو لە دوای ئەوەی کە زنجیرەیەک لە سەردانی لەگەڵ لایەنە سیاسەکان دەست پێ کرد پرسی لا مرکزیەتێکی بوو لەو پرسان سیاسیانەی و ئیداریانەی کە زۆر زۆر بەجددی کاری لەسەر کرا بۆ ئەوەی کە داخواسی هاوڵاتیان بێتەجێ. میناخان پێمان خۆشە لەسەر کێشەکان لە پارێزگای سلێمانی قسە بکەین لەبەرەوەی کە ئێمە بخوان شتەجێ و سلێمانین وازانین ئێستا لە سلێمانی دەنگێکی ناڕازایی زۆر گەورە هەیە بە تایبەتی لەلایەن هاوڵاتیانەوە سەبارەت بە زۆر ڕوودا و سەبارەت بە خزمەت گوزارە گشتیەکان سەبارەت بە تێکچوونی جۆرێک لە دڵنیایی لە سلێمانی و سەبارەت بە پرسی موچە و دواکەوتنی موچە و سەبارەت بە نەگەڕاندنەوەی داهاتی ناوخۆی پارێزگاکە بۆ ئەو سێکتەرانەی کە خەڵک پێویستی پێێتی بە تایبەتی شوو لەسەر و هەمووشیان و پرسی موچە کە ئێمە بینیمان لە یەک دوو مانگی ڕابردووە پرسی نەگەڕانەوەی داهاتەکان بۆ ناو خەزیێنەی گشتی و دووبارە دابشکردنەوەی بەسەر فەرمانبەرانە یەکێکە لەو ئیشکالەتیانەی کە بەڕاستی ئێستا قسەی زۆر لەبارەوە کراوە و بۆ بە کێشە و خەمی هاوڵاتیانیش وە بینیمان لە ڕۆژانی ڕابردوو لە بەشێ لە وەزارەتەکانیش خۆپشاندانیان کە لەبەرەوەی کە لە کاتێکا کە لە هەولێر دووهۆک کۆی وەزارەتەکان موچیان وەرگرت بوو بەڵام لە سلێمانی چەند وەزارەتێک موچیان وەرنەگرت و موچەکانیان بە شێوەیەکی ناشایستەش لە کۆتاییە گەێنرایە دەست هەندێکیان بەنی و موچە پیاندرا و دواتر بۆیان تاوا کرا و هەندێکیان بە زیاتر لە 20 ڕۆژ کاتەکەی لە حەدی خۆی درەنگ کەوت هەمومانە ئیشکالێتێکن کە ئێستا لە لای هاوڵاتی بووە بە جێگەی گفتوگۆ و لە ناوەندە میدیاکانیش قسەی زۆری لەسەرکرێ. قسەی جەنابتان وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا چییە لەوەی کە ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەند ئاگاداری وردەکاری ئەوەن کە چەند لە سلێمانی داهات هەیە چۆن کۆکرێتەوە وایە ئەو داهاتە جارێکتر دەچێتەوە خزمەتی هاوڵاتیان؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو لیژنەی دارایی و ئابووری چەندین جار دانیشتنمان لەگەڵ لایەنی پەیوەندیدار کردووە بە کۆکردنەوەی داهات و هەروەها باج و گومرک و ئەمانە و سەردانشمان کردو بۆ مەرزە نێودەوڵەتیەکان ئەوەی کە لە سنووری پارێزگای سلێمانیە لێت ناشارمەوە گرفت هەیە و گرفتەکان یەکجار زۆرن گرفتەکەش زیاتر لە ئیدارەدان و کۆکردنەوەیە و هەروەها تا حەدێکش گرفتەکان بۆنێکی سیاسی بەخۆیەوە ئەبینێت لەبەرەوەی کە بابەتی ئەوەی کە بڵین ململانەی سیاسی لە ناو سلێمانی بەداخەوە ڕوانگەیەکی زۆر زۆر خراپی بینیوە و تا حەدێک ئەو ململانە سیاسیە بۆتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیان تێدا زەرمەند بن لە ڕاستیدا لە هەموو دنیادا ململانە سیاسیەکان واکە کە حیزبە سیاسەکان منافەسە بکەن لە ئیدارەدانە و جوانترین نمونەی ئیدارەدان پێشکەش بکەن بۆ ئەوەی کە لە ساڵانی داهاتوودا دەنگی هاوڵاتیان بەدەست بهێنن بەڵام لەم سنوورە ئەو ململانە سیاسیە بۆتە هۆکاری ئەوەی کە ڕکابەرەتی حکوومەتی پێدا بکرێت و هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە ئەو کابینەیە شکست بهێندرێت لەلایەن چەند لایەنێکی سیاسیەوە کە خۆیان بەشدارن لە دروستکردنی ئەم حکوومەتە و کە ئەبینین سێری ڕفتارەکانەکەین لە حکوومەتی عێراقی فدرال بە جۆرێکی تر ڕفتارەکەن و لە هەرێمی کوردستان بە جۆرێکی تر ڕفتارەکەن لە کۆتاییدا لەم پرسە سیاسیانە تەنها هاوڵاتیان زەرمەندە بن و ئەوەی کە بینیمان لە دابشکردنی موچەی هاوڵاتیان بە تایبەتی خانەنشینان کە چینێکی زۆر تێکۆشەر و خەباتجێری ئەم ملەتەن مەفروض وا بوو کە ئێمە بتوانین زیاتر خزمەتیان بکەین کە ئێمە بتوانین لە ڕووی ئەوەی کە پێوترێت ئیدارەدانەوە سیستمێکی ئاوها جێبەجێ بکەین کە وەکەوەی عێراق چۆن ئەوان دەتوانن لە هەر شوێنێک بێت لە هەر بانقێک بێ موچەکانی خۆیان وەرگرن بەبێ ئەوەی کە سڕە بگرن و عەزێت بکێشن بەداخەوە ئەو ململانە سیاسیە زۆر بە وازحی فەشەلی هێنا و هۆکاری سەرنەکەوتنی ئەو ململانە سیاسی ئەوە بوو کە ململانەکە لەسەر هاوڵاتیان کرا و هاوڵاتیانیش قبوڵی ئەمەیان نەکرد و هاتنە سەر شەقامەکان وەکو بینیمان
زانکۆی سلێمانی لە چەند شوێنێکی تر خۆپیشاندان کرا بۆ دەربڕینی ناڕەزایەتی لەسەر ئەم بەڕێوەبردنەیە و لەسەر ئەم ململانیە سیاسیە و هیوادارم ئەو لایەنە سیاسیانەی کە ئەم کارتیان بەکارهێناوە کە کارتی فشارکردن لەسەر هاوڵاتیان ئەم کارتە سەحب بکەنەوە شتی تر بەکاربهێنن لە بەرەوەی لە ڕاستیدا ملەتی کورد بە تایبەتی دانیشتوانی شاری سلێمانی مافی ئەوەیان هەیە کە خزمەتی زیاتر بکرێن و خەباتی زیاتریان کردووە. میناخان سواز بۆ هەموو قسەکانت و بۆ شیکردنەوەکانت جەنابەت لە لیژنەی داراییت و ئێمە لە ماوەکانی ڕابردووە زۆرجار گوێبیستیەوە بووینیان لە هەواڵەکانی ئێوە و لە گفتوگۆکانی بەڕێستانەوە ئەومان بینی کە گفتوگوی ئەوە کرا کە داوا لە ئەنجومەنی پارێزگاکانەکرا پرۆژە پێشکەشی حکوومەت بکەن و جۆرە لە جۆرەکان فشاریش بکەن بۆی کە لا مەرکەزیەت دروست بکرێەوە زۆرترین دەسەڵات شۆڕ بکرێتەوە بە ئامانجەوەی کە خزمەتی هاوڵاتی پێ بکرێ. ئێوە کە بەو ئەرکە هەستان و توانی وتانە بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو نیۆنجگیرێکی باش بکەن و بزۆر لە جۆرەکان فشاریش بکەن لەسەرەوەی کە زۆرترین دەسەڵات شۆڕ بکرێتەوە. لە دوای شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان ئێوە توانیتانە یان دەرفەتی ئەوتان پێدراوە چاودێرێکی وردی داهات بن لە سلێمانی و بزانن داهات لە سلێمانی چۆن کۆکرێتەوە بڕەکەی چەنە و ئەچێتەوە خزمەتی هاوڵاتیانیان نا بەڕاشکاوانە وەڵامی ئەو پرسیارەی جەناب بدەمەوە نەخێر بەداخەوە. تەنانەت من لە ساڵانی ڕابردوو لە چوارچێوەی کارکردنم لە ئەنجومەندا هەستم کردووە کە بەڕاستی ئەو ئەنجومەنە غەدری لێکراوە و هەوڵ دراوە وەکو کارتێکی سیاسی بەکاربهێنرێت بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی لە خۆیدا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هەڵگری پەیامی لا مەرکەزیەتەوە خۆی کاری کردو بۆی کە لا مەرکەزیەت جێبەجێ بکرێ. ئەنجومەنی پارێزگاکان وەکو چاودێرێک بەسەر دەسەڵاتە لەو کاڵەکانن و ئێمە ئەوەمان سەلماندووە کە چەندی جاداوامان کردووە لە ئیداری لۆکاڵی کە ڕوونکردنەوەیەکی دروست و باشمان پێ بدەن لەسەر چۆنێتی کۆکردنەوەی داهاتووە ئەو مەبلەغی کە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە بەڵام بەداخەوە ئەو بەڕێزانە نەیانتوانیوە وەڵامی ئێمە بدەنەوە بە هۆکاری جیاواز و پاساوی جیاوازیان هێناوەتەوە و داوایان کردووە کە وەزارەتی دارایی ڕوونکردنەوە بدا. لە هەمان کاتا وەزارەتی داراییش وەڵامی داوەتەوە کە ئەو لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانە لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگاکان نییە هەتاکو ڕوونکردنەوە بە ئەنجومەن بدا. بۆیە کە ئێمە نەمانتوانیوە دقیق ئەو ژمارەیە کۆبکەینەوە کە داهاتی سنووری پارێزگای سلێمانی چەنە بەمەرجێ مەکاری زۆر جدیشمان کردو لەسەرەوەی کە بزانین ئەو ژمارەیە چەنە چکە لایەنە پەیوەندیدارەکان نەهاتوونەتە ژێرباری ئەوە نەیانتوانیەوە لە کۆتاییشدا پرسی لا مەرکەزیەت پرۆسەیەکی سیاسیە شتێک نییە کە تۆ بە شێوێک و دوام بتوانیان بە ڕۆژێک و بە دوام بتانی جێبەجێ بکەیان بە مانگێک یان بە ساڵێ ئەمە پرۆسەیە و پێویستە ئەم پرۆسەیە وردە وردەگەشە بسەنێ هەتاگاتە ئەو ئاستەی کە بتوانێت حکوومەتە لۆکاڵەکان لە بەڕێوەبردننی خۆیدا زەرە لە خۆی نەدات لەبەرەوەی کە ئاگاداری سیاسەتی گشتی ئەو حکوومەتە بێت کە کاری لەگەڵەکە. میناخان نازانن داهاتی سلێمانی چەنە و چۆن کۆکرێتەوە هیچ ئاگدارێکتان هەیە لە چۆنێتی خەرجکردنی لەوەی کە ئەو داهاتی هەیە فعلا نەچێتەوە خزمەتی هاوڵاتی چووکە کە کاتێک باسی داهاتی ناوخۆکەین بەشێکی گەورەی لە غەرامە و لە باز و خەراج و لەو زەریبەی کە لە هاوڵاتی وەرەژیرێت و لە کاسبکار و لە خەڵکی وڵاتە کۆکرێتەوە ئەو داهاتی کە کۆکرێتەوە خەرجەکرێت چەند ئاگداریتان هەیە لە ڕووی خەرجکردنی ڕانی ئەو خەرجکردانە خەرجکردنێکی شەفافە و فعلا نەچێتە ئەو کەرتە خزمەتگوزاری گشتیانەوە کە بۆ هاوڵاتی گرنگن. بەڵێ خۆی بەپێی یاسای ژمارەسەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە لە چوار لایەنەوە ینی چوار خاڵمان هەیە کە ئێمە بتوانین قەرار لەسەر ئەو مەبلەغانە بدەین. بەدەر لەمە ئەو بابەتانی تر کە ئەگەڕێتەوە سەر دەسڵاتی وەزارەتەکان ئەوە پەرلەمانی کوردستان ناتوانێت چاودێری کات. هەنێ پرس هەیە تەوان ئەگەر بیت و دابەشیکەیت لە عێراقی فدرالە هەنێ پرس هەیە پرسی فدرالیە هەنێ پرسەیە پرسی نیشتیمانی و هەرێمەیەکەوێتە چوارچێوەی هەرێمی کوردستان و وەزارەتە تایبەتمەندەکان لەژێر چاودێری پەرلەمانی کوردستان و بەشێک لەوانە کە ئایدی پرۆژەکان و خزمەتگوزاریەکان نەدێتەوە سەر دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئێمە دوو جار کۆبوونەوە تەوان لە 2014ەوە بەداخەوە کە قەیرانی دارایی وای کردو ئێمە نەتوانین ینی ئەو مەبلەغانی کە هاتۆ تەنها بۆ دابشکردنی موچە بووە و ژمارەیەکی کەمیشی بۆ بەڕێوەبردننی ئەو ئیداراتانە بووە کە لە لۆکاڵی هەیە. خۆشببختانە لە دوایەوەی کە تۆزێ هەرێمی کوردستان توانی بکەوێتە سەر سکە و داهاتی خۆی کۆکاتەوە ئێمە دوو جار کۆبوونەوەمان کرد مەبلەغێک کە دیاری کرابوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستەی ئەنجومەنی پارێزگاکان کرا ئێمە توانیمان لە دوای ئەوەی کە کۆبنەوەمان کرد لەگەڵ
ناحیە و وەقایم قامێتەکان بتوانین ئەولەویەتی ئەو پرۆژە خزمەتگوزاریانە دیاریکەین. هەڵبەت ئەنجومەنی وەزیران دیاری کردو بۆچی خزمەتگوزاریەک چی پرۆژەیەک خەرجەکرێت ئەو پارەیە 9 ملیار بوو قەراردرا لەسەری و کەڕەتی دووەم دیسانەوتیان حکوومەتی عێراق بەشێکی تر لە پارانێرێ هەندێک پرۆژە هەیە پێویستەکە کۆبنەوەی لەسەر بکرێت و قەراری لەسەر بدرێت ئەوە کۆبنەوەشمان لەسەری کردەوە بڕیانمان لەسەریدا بەڵام هەتاکو ئێستا ئەو مەبلەغە نەگەشتۆتە دەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە یعنی لە تەمەنی کارکردنی خۆی کە 8 ساڵە ئەنجومەنی پارێزگا 2 جار پرۆژە خراوەتە بەردەستی کە قەراری لەسەر بدا هەتا کۆستەیەکێکیان ئەو مەبلەغە لەلایەن حکوومەتی فیدرالەوە کە وەفری نەوت و ئەوەیە کە لە داهاتی نەوتە ئەمێنێتەوە بۆ محافەزات و دووبارە تەوزیعکرێتەوە ئەوە هەتا ئێستا نەگەشتۆتە سلەیمانی و نەگەشتۆتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ترکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان خەرجکرا خۆشبەختانە بەشێکی ئێستا ئەو پرۆژانەیە کە لە ئەرزی وەقع ئەبینین و جێبەجێکرێ. میناخان لە ماوەکانی ڕابردووە هەندێک هێزی سیاسی زۆر مزایدانێکە بۆی کە داهاتی سلێمانی زۆر و خەیاڵیە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان لێ بگەڕێت ئەتوانن ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری زۆر هائیل زۆر فراوان زۆر خەیاڵی بۆ سلێمانی پێشکەش بکەن بەڵام ئەوەی کە ئێمە لە ماوەی 4-5 مانگی ڕابردوو بینیمان لە دوایەوەی کە دەسەڵاتەکان شۆڕکراونەتەوە لە مرکزیت باستێکی گەورە یان فراوان کراوە بەڵام ئاسی خزمەتگوزار گشتەکان نەکرد پێش نەکەوتوە زۆر جار دواش کەوتووە بۆ نمونا بینین لە بەشێ لە کۆڵانەکان زبڵ و خاشاک کۆ ناکرێتەوەە بۆ نمونا بینین لە ڕووی ژینگەوە ئێستا سلێمانی ڕەنگێکێک بێت لە شارە خراپەکان هەرێمی کوردستان لەوەی کە زۆرترین ینی تەجاوز ئەکرێتە سەر ژینگە و ژینگەی سلێمانی ناپارێزرێ ئەنی خوێنەوەیەوە یان ئاگداریەوە چیە لەم بابەت لەوەی کە خزمەتگوزارە گشتیەکان لە دوای لا مرکزیت لە شوێنی ئەوی کە پێشکەوتنی گەورە بەخۆیەوە ببینێ لە جیاتیەوەی کە بۆ نمونە دەسەڵاتی خۆجەوی بتوانێت بە ئاستێکی باشتر خزمەتی خەڵکە بەداخەوە پێشاوانە بۆ لە ڕاستیدا من تێبینیەکم هەیە لەسەر قسەکانی جەنابەت کە ئەڵێیت سلێمانی زیاتر بەو داهاتی کە هەیەی ئەتوانێت پرۆژەی کەورە جێبەجێکە بەڵام حکوومەتی هەرێمە ڕاگیری لێ کردووە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا سلێمانی هەتاکو ئێستاکە چەندین بابەت هەبووە ڕووی لە ئێمە کردووە لیژنەی تایبەتمەند بە هەماهەنگی و تەنسیق لەگەڵ وەزارەتی معنی دانیشتنمان کردووە وەزارەت هاتۆتە سەر خەت و کێشەکەی گەیاندۆتە ئەنجومەنی وەزیران و بەڕای لەسەر درراوە من ئەوەم نەبینیەوە کە حکوومەتی هەرێم خۆی ڕێگر بێ لە بەرەو پێشچوونی هیچ کام لە پارێزگاکانی خۆی لە کۆتاییدا ئێمەش بۆ نمونە سبەینە منش وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕاستیدا لێت ناشارمەوە حەزەکەم شارەکەی من لە هەموو شارەکانی تر پێشکەوتوتر بێ بەڵام ئەمە معنایەوە نییە کە حکوومەت ڕێگر بووە لە پێشکەوتنی شارێک یاخوات دواخستنی شارێکی تر ئەم شتە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و بگرێمە زۆر جار بۆ ڕکابەرەتی کۆمەڵایەتی بەکاردێک کە ئەمە دواتر ئەنجامی زۆر خراپی لێکەوێتەوە و بەنسبەت بۆ پرۆژە خزمەتگوزاریانە بەڵێ کەم و کورتی زۆر هەیە نەک تەنها لە شاری سلێمانی لە زۆربەی شارەکانی عێراق ئەو کەم و کورتیە هەیە ئەوەش بزانە کە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی هەموو پرۆژەکان نایەتەوە لای ئێمە بەشێک لەو دەسەڵاتانە دەسەڵاتی شارەوانیەکانە و بەشێکی تری دەسەڵاتی حکوومەتی فدرالەکە جێبەجێ بکە و ئەوەش بزانە ئێمە لە ساڵانی ڕابردوودا لەگەڵ حکوومەتی عێراق لە 8 ساڵی ڕابردوو کە هەندێک بڕیار هەبوو محکەمەی فدرالی پەسەندی کردووە هەتاکو ئێستا حکوومەتی عێراقی فدرال نەهاتۆتە ژێرباری ئەوە جێبەجێ نەکردووە بۆ نمونە ئەوەی ئەو تعویزەی کە مەفروض وابوو بە پارێزگاری هەڵەبجە بە پارێزگای هەڵەبجە بدرێ هەتا کوستەمە جێبەجێ نەکراوە ئەو تعویزەی کە پێویست بوو بە ئەنفالەکانی گەرمیان و کۆمەڵێ بە شوێنی تر بدرێت لە چوارچێوەی سنووریەوەی کە پێوترێ پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینەوە هەتاکو ئێستا ئێمە ئەم مەبلەغە داراییمان نەبینی کە حکوومەتی عێراق سەفیکە باشە کە تۆ لە ڕووی ئیمکانیەتی مادیەوە دەعم نەکەی چۆن نەتوانی ئەو خزمەتگوزاریانە پێشکەش بکەیت میناخان ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو لە سلێمانی بەشێکی زۆری هاوڵاتیان بە تایبەتی چینی فەرمانبەری تەواو ناڕەحەت و سەخڵەت کردبوو پرسی نەمانی پارە یان سیولە بوو لە بانقەکانە ئەنی بۆچی بجیاواز لە شارەکانی هەولێر و دهۆک لە سلێمانی پرسی نەمانی پارە لە بانقەکان بوو بە کێشەیەکی تر چووە پاڵ کێشە گەورەکانی تری خەڵک لە نەبوونی خزمەتگوزاری گشتی لە نەمانی دڵنیایی پرسی نەمانی پارە لە بانقەکانیش بوو بە خەمێکی تر لە بەردەم هاوڵاتیە بەڵێ بەداخەوە من وەکو عەرزی جەنابتم کرد ئێمە وەکو لژنەی دارایی و ئابووری
هەوڵماندا کە ئەو حقیقەتەمان بۆ دەرکەوێ بەڵام لایەنە پەیوەندیدارەکان لەو بەڕێبەرایەتە معنیەکان نەهاتنە سەرخەت و وەڵامی فەرمی ئێمە نەدایەوە بەڵام وەکو بە شێوەیەکی شخصی بەندە توانێت بڵێ ئەمە کارتێکی سیاسی بوو وەکو فشارێک بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەکارهێنرا بەڵام بەداخەوە هەموو کارتێکی سیاسی کارتێکی سەرکەوتو نابێ لەبەر ئەوەی هەر کارتێکی سیاسی بەکار بهێنرێت و تێیدا هەوڵاتیان بچەوسێنرێتەوە ئەمە لە ئەنجامدا دەرئەنجامی زۆر خراپێ بێت و هەوڵاتیان تێیدا زەرمەند دەبن و هەر بابەتێکش هەوڵاتیان تێیدا زەرمەند بوون لە ڕووی سیاسیەوە کارتێکی سەرکەوتو نابێت و فەشە لەهێنێ. میناخان بەرەو کوتای بەرنامەکە ڕوین بەڵام پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەین کە باسیەوەت کرد کە بە زۆر لە زۆرەکان خەڵک سزای سیاسیە درێت و بەشێک لە پێکێنەرەکانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان هەوڵەدەن لە بەردەم ڕای گشتی کابینەکە بەسەر نەکەوت و پیشان بن و لە بەتایبەتی لە زۆنی سلێمانیا کار بکەن بۆ ئەوەی کە ئەم کابینێ ناتوانێت خزمەتگوزاری گشتی بۆ خەڵک دابین کە موچە لە کاتی پێویستە باد و داهاتی ناوخۆ نەگەڕێتەوە و ئیشکالەتی جۆرا و جۆر بۆ ئەم کابینەیە و سەرکەوتنی کابینەکە دروستەکەن بە تایبەتیش لە پرسی چاکسازی لە پرسی نەهێشتنی سەرنەکەوتنی پرۆسەی شەفافیت خوێنەوە جەناب بچێت لەم ڕانگەیەوە لەوەی کە بەشێک لە پێکێنەرەکانی حکوومەت و بەشێک لە هەیئەتی ئیداری خۆجێی سلێمانی کار بۆ ئەو بکات کە لە ڕێگەی سزادانی خەڵکەوە هەوڵی شکست بە حکوومەتەکە پیشان بێت. من لە دوو ڕوانگەوە وەڵامی جەناب دەدەمەوە بە پرسێکیان کە پرسێکی لۆکاڵیە لە ڕۆ لۆکاڵەکەیەوە بەداخەوە ئەو حیزبە سیاسیانەی لە هەرێمی کوردستان کە خۆیان کێشی ناخۆییان هەیە لە باتی ئەوەی کە چارەسەری کێشە ناخۆیەکانیان بکەن هەوڵیان داوە ئەم کێشەیە بقۆزنەوە وەکو ڤایرۆسێک بۆ حکوومەتی هەرێم یاخۆت حکوومەتە لۆکاڵەکان یاخۆت بۆ نەو حیزبە سیاسیەکانی ترکە لە ڕاستیدا ئەمە لوبی بابەتەکە ئەوەیە کە قەیرانە ناوخۆیەکانی خۆیان چارەسەرکەن نەک هەناردەی بکەن بۆ دەرەوەی حیزبەکەی خۆیان و بە جۆرێکی ترش بە ڕێی شخصی خۆمە بەڕێی من پێویست ناکات لە داهاتوودا ئەگەر کابینەی تازە دروست کرا لە حکوومەتی هەرێمی کوردستان مەرجنی هەموو حیزبێکی سیاسی بەشدار بێت لەو کابینەیە قەیچێکە با ئێمە معارەزەی سیاسیمان هەبێ لە کۆتاییدا معارەزەی سیاسی دەسەخاتە سەر ئەو خاڵە لاوازانەی کە حکوومەت نەیتوانێەوە چارەسەری کاتووە کار لەسەرەوەکە کە حکوومەت لە داهاتوودا بەهێزتر بێ لە باتی ئەوەی کە ئەو حکوومەتە دابش بکرێت بەسەر حیزبە سیاسیەکان و خەڵکانێکی سیاسی تێدا مستەفید بن بە هەوڵاتیان تێدا مستەفید بێت و یەک حیزبی سیاسی خۆ دوو حیزبی سیاسی حاکم قرار لەسەر داهاتووی ئەم میلەتە بدا. بەڵێ ئەتوانین بڵێن پرسی لا مەرکەزیەت کە ئیدیای زۆری بۆ کراوە خەون و خەیاڵاتی زۆری پێوە گرێدرا لە کۆتای ئەوش کرا بە کارتێکی فشارەوە کرا بە بابەتێک بۆ مزایدەی سیاسی بە ناوی خزمەتکردنی خەڵکەوە. خۆی ئەزانی چۆنە هەر حکوومەتێک کە تەشکیلەکرێ هەر کابینەیە کە دێتە ئاراوە ئەجندای سیاسی خۆی هەیە جێبەجێکە. خۆشببختانە با پرسی لا مەرکەزیەتێکێکە لەو ئەجندا سیاسیانەیە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەبەنای کردووە. یعنی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە دوو ئاراستەی جیاواز کار ناکەین ئاراستەکان هاوتەری بن هەمەوەی کە لۆکاڵی لە ئەنجومەنی محافەزات ڕوئەدا هەمەوەی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕوەدا بەڵام وەکو عەرزی جەنابتانم کرد پرسی لا مەرکەزیەت پرۆسەیەکی سیاسی و پێویستی بەکات و تەوقیت و پێویستی بەوەشەیە کە ئێمە خۆمان هەڵسەنگێنین لە چ قۆناغێکا پێویستیمان بە لامەرکەزیێتەوە تا کوێی لامەرکەزیێتەمانەوە بڕێن چکە تعریفی بابەتی لامەرکەزیەت بەحرێکە لە ڕووی علمیەوە و چەند لایەنێکی جاجا ئەگرێتەوە کە سیاسیە و سیادیە و هەروەها ئیداریشە بۆیە کە پرسی لامەرکەزیێت ئێمە بێ بە پرۆسە بۆی بڕۆین بۆ ئەوەی کە تێیدا شکست نەهێنین. میناخان میناسامی ئەندامی جۆنی پارێزگای سلێمانی خۆشحاڵ بووین بۆ بەشداری لە بەرنامەی ڕافە و بۆ سوپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکانت کاتی بەرنامەکەمان کۆتایی هاو سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. سپاس ئەزان تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.